5 ملیۆن زیاتر بی کەمتر نییە. ئەو بڕە پارەش کە دابین کرابوو هەلنگرت بلو خۆن ئیشش پێ بکەین و ژیان خۆی وەرە بکەین بەرنامە خانەکەی بڕێک تعمیل کەینەوە ئەو پاشەکەوتەی بە قورعان زەبە عەمەلایەتی. سڵاوتانە بێت بە گومانی دزیکردن لە ماڵی پێشمەرگەیەک لە گوندی ئاکۆیانی سنووری قەزای ڕەواندز بڕی 5 ملیۆن دینار دیار نامێنێت. جا کاکرابەر خۆی ئەم پێشمەرگێ و دانیشتووی گوندی ئاکۆیانە لە سنووری قەزای ڕەواندز. کاکرابەر پێم بڵێت ڕووداوەکە چۆن بووە؟ کەی پێزانی ئەو پارەیە نەماوە؟ خۆت چکات لە ماڵ بوویت چکات لە ماڵ نەبوویت؟ وڵای ئێمە ساعت 8 ڕۆیشتین نوێژە ئیشایان کە ڕۆیشتین ڕوانزێ 11 دقیقەی هاتینەوە کە هاتینەوە تەماشان تێکرد ئەو دەرگایان هێک نەشکا بوون زۆر ئاسایی بوو هەر قەپان موچ خۆی بوو کە هاتین لێرە چاو لێ کرد ئەو دەرگایە شکا بوو بە زەنافسی ئەمانەوەنیە ئەمە ئەو شوێنەیە کە لێرەوە بە دەرنافی سەوڵدراوەکە دەرگاکە بشکێنرێت و بچێتە ئەو ژوور کە ئەوە شکاندێ و هاتە ژۆرەکە شکەش کردێ و لە کۆتایەکەدا پارەکەی دیتیتووە هەموو گەڕان 5 ملیۆن زیاتر بی کەمتر نییە تەنها بەس پارەکە بڵێ بە خۆتان ئەبینن ئەشای دەوامی و تاحمۆت فەن هەم لەوی جیان دەستکاری نەکرایە هەروش خۆیان کە لەوێش هاتە دەرێ یەکسەر ڕاستەخۆ ئەو دەرگانی هەردوو کردیوەش هەیەوە ئەیان لەوێ نەهاتۆژەوە هەردووشی کردینەوە قەپارمون لە دوی ژۆری هەردوو کردینەوە بێداڕۆیە و ئەو هاش پێوەدا بوون خۆی باسلەوە کرد ڕنگومانەکەی بێرێ هات بەرە بێرەدا هات لەسەربانە بەڵێ سەربانیدا هاتە خوارێ و سەرەتا سوتە ئەو ژوور لەو ژوورێ زەنافسەک هەبووە هینایەتی هینایەت ئەو دەرگای پێ کردی تۆ باش یەکسەر بێرداشتە دەنێ خۆت پێشمەرگەی 20 ساڵە پێشمەرگەمە ئەو بڕە پارێکە داونابوو بۆ وەزە بۆ نۆژەنکردنەوە ئەو بڕە پارەش کە دابین کرابوو هەلنگرت بلو خۆن ئیشش پێ بکەین و ژیان خۆی وەرە بکەین بەرنامە خانەکەی بڕێک تعمیل کەینەوە ئەو پاشەکەوتەی بە قورعان زەبە عەمەلایەتی بە پێشمەرگایەتی بەخۆزان وەزی پێشمەرگەی شتاوە کووە بەس پێ 50,000 معاشێک دێ هەتا معاجێت و ئێشی قەردکەی ئێشی بخۆین وەڵ ئاست نازانین لەمارە ساڵێک بووە بە شوێک بە قورعان زە ساڵەکە وەکو ئەرێ وەڵا هەموو شتێکم دابین ئەوە کردو و شورتە هاتیە و دەستیان خۆل ساعت 3 شەوێ دەکرم ئامادە بووینە هەموو شتەکانیان کردیان بەڕاستی کشی باشیان کرد برام ئینشاڵڵا هیوادارم پێداچنەوەش زۆر گرنگ بکرێ وانای شەشی مەخول نییە کە قسەم دەکەچەند ڕدەستپیاش کرد لە گوندی گوتیان پێی سەیرە ساعت 8:09 گومانش لە کەس هیچ دیار نییە ساعت 8:09 بێ ناومارە خەڵکی نوێژە ئیشایە دزی ئەوا بکرێ شتی هۆ نەبووە جێگەی سەرنجە لەو ژوورە ینی ئەمەی شوێنی بردننی پارەکە کە ئێرەیە لەو دەرگایە پارەکە دەرهێنراوەکو خۆی باسی کرد کاکرابەر شوێنی مەسافەی نێوان ئەو پارێ و ئەو کەلوپەلی پێشمەرگایەتی کاکرابەر کە لێرێ تەنها 4 مەترێکە ئەن لێرە تەنها پارەکە بردراوە و دەست لەمانە نەدرێەوە وەکو خۆش باسی کرد بڕی 5 ملیۆن دینارە لە ماڵە بردراوە و خۆشیوتی سکاڵەمان کردووە و بزانین لێکۆڵنەوەکان دەگەن بەشوێت.